ڕابەرانی ئەوروپایی لە ڤیەننا گرتبوونەوە بۆ قسەکردن لەسەر قەیرانی بەردەوامی کۆچبەران و سەنگیان بە تایبەت خستە سەر ئەوەی پێی دەگوترێت ڕێگەی بەڵقان کە پەنابەرانی عێراقی و سووریایی بۆ گەشت بۆ ئەوروپا بەکاریان هێناوە. دۆناڵد تاسک سەرۆکی ئەنجومەنی ئەوروپایی لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی قەیرانی کۆچبەرانەوە من هیچ گومانم نەبووە کە کلیلی سەرەکی چارەسەرکردنی قەیرانەکە کۆنتڕۆڵکردنەوەیشی کاریگەرانەی بەشەکان و سنوورەکانی یەکێتی ئەوروپایە و هەروەها مەرجی پێشوەخت بۆ جێبەجێکردنی ئەم هاوکاریە دۆستانەیەمان لەگەڵ هاوبەشانمان لە بەڵقان و لە تورکیا. دەبێت لەم ڕۆدا وتوێش بکەین کە چۆن کاریگەری کارەکانمان باش بکەین و پێویستە بەکردار لە ڕووی سیاسیەوە جەختی لە بکەینەوە. ئەو ڕێکەوتنی لە مانگی سێدا لە نێوان یەکێتی ئەوروپا و تورکیادا دەستەبەر کرا و هەروەها داخستنی ڕێگەی بەڵقان بەڕووی کۆچبەراندا بە ئەندازەیەکی بەرچاو ژماری کۆچبەرانی کەم کردەوە ئەوانی لە تورکیاوە دەچن بۆ ئەوروپا. دیمتریس ئەڤرامۆپۆڵس بەلای کۆمیسیۆنەکەەوە جێبەجێکردنی بەردەوامی ڕێکەوتنی نێوان ئەوروپا و تورکیا بایەخی گرنگی هەیە و پلانی یەکممانە. هەروەها چاودێریکردنی سنوورەکانی دەرەوەمان بە شێوەیەکی چاکتر ئەوش گرنگە. چاودێریکردنی سنوور و دانانی هێزی دیکە لە ناوچە سنووریە جیاوازەکان بەهێز کراوە. دوای وتوێژەکەی ئەنگلا مێرکلی ڕاوێژکاری ئەڵمانیا بە دەستگای میدیایی گوت کە یەکێتی ئەوروپا گەرێکێتی کۆچبەرانی نایاسایی ڕاگرێت هاوکاتی ئەوەی بەرپرسیارەتیە مرۆیەکان بەجێ دەگەێنێت. دوای کۆبوونەوەی ڤیکتۆر ئۆربان سەرۆکوەزیرانی هەنگاریا بە پەیامنێرانی گوت لەبری ئەمە دەبێت یەکێتی ئەوروپا لە کەنار ئاوی لیبیا شارێکی گەورەی پەنابەران بنیادنێت و هەوڵ بدات وەک دەوڵەتێکی سەرەکی بڕوانێتە لیبیا بۆ پاراستنی سنووری دەرەوە بەڕووی ئەوروپادا بە تایبەت سنووری دەریای ناوەڕاست.